سڵاوتان لێ بخۆشەویستان من چۆمان خسرۆم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم دیداری تایبەتان پێشکەشەکەم دیداری تایبەتم تایبەت کردووە بە کردنەوەی یادگەی بارزان لە بارزان ئەویش بە ئامادەبوونی سەرۆک بارزانی و کەسایەتیە سیاسیەکان بۆ من گرنگە کە لەگەڵ پسپۆڕێکی یاخود دکتۆر کەیوان ئازاد دەدوێن وەکو مێژوونووس لەسەر گرنگیکردنەوەی یادگەی بارزان بۆ کورد چەندێک گرنگە کورد تاچەند لە بۆشایی تۆمارکردنی مێژووە بۆ و ڕوانگەی دکتۆر کەیوان ئازاد وەرەگرم بۆ کردنەوەی کە جەنابیان خۆی لە بارزان ئامادە بوون لە کاتی کردنەوەی یادگەی بارزان کاک دکتۆر بەخێراتی زۆر سپاس کاک شەماڵ زۆر سپاس کاک دکتۆر بپرسم لەوەی کەمێ گلەیەکانی دکتۆر ڕەویەوە لەوەی کە گرنگی نەدراوە بە مێژوو لە مێژووی کووردا لە دیمانەیەکی دیکەی من و کاک دکتۆرە باسمان لە میر شەرەفخانی بەتلیسی کرد سەر ڕای کەم و کوڕەکانی بوونی تۆمارکردنی مێژوویەک دیرۆکی گەلێکی ژێردەستە لە هەرە پێشینەکانە پرسیارەکەم لەوەیە کە کاک دکتۆر تا ڕادێ خەمی ڕەویەوە لە بینینی ئەو شوێنە کە گزارش لە کۆی پێکاتە ئاینەکان سیاسی دیرۆک ینی لەو بابەتەیە دەست کاک شەمان سۆزەمان نامەیە ڕاستی دامێ کوڕ پێشبات باستان کردووە چەند دیمانە و چەند دیارێکی ترە کە کێشەی گەوری ئێمە نێگەڕانەمانە بۆ مێژوو وەزمونەکانی مێژوو کێشەمانەوە بە کە مێژواتە ئێستا زۆر شتمان دیار نییە سەرچاومانی بۆ زمانەکانمان بۆ کەلتورمان بۆ کەلەپورمان بۆ پۆشاکمان بۆ پێڵاومان بۆ ئەو چەک و تەفاقی کە لە مێژووە سەکردەکانی ئێمەوە پێشمەگە و هێزی کورد و هۆزی کوردەوە بووە ئەمە گلەی خەمی ئێمە بۆ چکە سەرچانەمانەزانی بە دوای دەرە بڵێن کاکە ئێمە خاوەنی چی بووین ئەو مێژووی کە لە ئێمە بوو مێژووی تۆماری خۆڵاتناسەکان بووە فەڕەنسی ڕووسی فەڕەنسی ئیتاڵی ئەڵمانی کاتۆ کوردستان لە قۆناغی مێژوویدا ئەوانی زۆر دواکەوتوو هاتن لە سەدەی هەفتە و هەژدە و نۆزدە هاتن و هەندێک تۆماریان بۆ بەجێهێشتین کە باز لە ژیانی کوردەواری دەکات بە هەموو ڕاندەکانیەوە ئەو پرۆژەیەی یادگەی بارزانی مۆزەقای نیشتیمانی لە بارزان ڕووداوێکی مێژووی زۆر گەورە بوو نازم خەڵچۆن سێدیەکە من وەکو مێژوو پسپۆڕێکی مێژوو وڵێ دەڕوانمەوە خاوەنی قسەی خۆشمم گوندی بارزانکی خەرە گوندانەی کە گوندێکی بچووکە بەڵام ناوێکی گەورەیە ئەمە کاتی خۆی پاسدارێکی ئێرانی بە جەناوی سەرۆک بارزانی وتووە لە کۆتای هەشتاکان کاتێکە هاتۆتە گوندی بارزان و بارزانی بدوین نەیزانی بارزان بناوە گەورەیە کە کورتی پێوە ناسراوە گیاندەی ناسێت گوندێکی ئاوا بچووکە من جارێکە چوومە بارزان گوندێکی جوانتر جاران بینی من بەڕاستی ناشەو چەندین ساڵ حەز بە گوندی بارزان گوندێکی زۆر جوانی پێشچاو جوانمانەیە ئەوە ناخۆی سروشتەکەی جوانە خەڵکی جوان بەڵام گوندەکە ئاوادانتر بێت گەورەتر بێت یعنی ڕاستە گوند خۆی گوند بچووکە بەڵام بۆ لە ئاست گەورەی بارزانە بێت هەر لە ڕووی خان و خانی باڵەخانەکانی مەسەلەن پێویستەکانی ناگوندەکە ئەم هەمووی جوان بن ئەمە وانانی ئەمە جیازی کە لەوێنی شوێنە و شوێنێکی ترە بۆ مانەیەکە ئەم گوندە مێژوویەکە خۆی لە خۆیدا بۆ خۆی ئەو دوجا بن ماڵێکی لەوسەر چاوەگرتووە کە بۆ 100 ساڵ زیاتر ڕابەراتی وزبێن خوازی کوردی ئەکەن ئەمە دوێکی بابەتەکەیە دوێکی بابەتەکەیەوەیە کە ئەبوا لەم گوندەدا مۆزەخانەیەک یادگەیەک یا شوێنەکە بێت تەلانی کە مێژووی نەکون ئەم گوندە مێژووی کورد بپارێزێت سوپاس بەخۆیەوە ڕوویداوە ئەومان بینی کردنەوەی یادگای لە گوندی بارزان زۆر شوێنی خۆی بوو بۆی کە بۆ زۆر سادترین پێناسە گوندی بارزان لە مێژووی 100 ساڵی خۆی دابەستراوەتەوە بە سێ کەسایەتی گەورەوە شێخ بارزانی دووەم شێخەمەدی بارزان و نامۆستای بارزان بۆ نمونە زۆر دوور ناکەمەوە ناچ پێشنە دواترش پێشیشمان هەیە بەڵام بۆ 150 ساڵ بۆ 100 ساڵەوە جا قسەکەم بەستاوە سێ کەسایەتی گەورەوە بۆ نمونە داش عەبدولسەلام یەکەم بەشێکی بەرەم قۆناغاکە بەشی قۆناغی پێشتر ئەکەوێت ئەگەر ئەویش حساب بکەین ئەگەر بکەین پێ پێنج کەسایەتی شێخ عەبدولسەلامی یەکەم شێخ عەبدولسەلامی دووەم شێخەمەدی بارزان و نامۆستاوە جەنابی سەرۆک بارزانی بەلانی کەمەوە بۆ 100 ساڵ زیاتر ڕابەراتی وەزگەرە خوازی کوردی ئەکەن و مێژوویەکیان لە خەبات و قوربانیدا تۆمار کردووە هەر شێخ عەبدولسەلام یەکەمەوە کە ڕێبازی بارزان دا ڕژم من چەند جار لەسەر قسەم کردەوە بۆ خودی تەریقەتی جەنابی بارزانی یادگەکەیە بە وردی ئەوەیشی کردەوە کە ڕێبازێکە لە تەریقەتی نەقشبەندیەوە سەرچاوی گرتووە ڕێبازێکە کە سێ کوردانەترە و کۆمەڵێک بەهاو خەسەتی تایە کە ئەگەر کورد کاری لەسەر بکات بەرە قۆناغی تازی دەگەێنێت جا مەسڵ خاڵە ئەوەیە کردنەوەی مۆزەخانەیەک
كلاني كم لاني كم مثلا ويكمل اللي بيدي مستقبل باسكم مثلا بارزاني تشيله برابو دكتور جان زۆلام گرنگە دیدگای دکتۆر ببینم بە ڕاستی بە واقعی چۆن مۆزەی بینی لە ڕووی ئەوەی کە پێڵەن ئالێتەکان بەکارهێنانیان چ ئالەتی سادە بێت یادیاکە ئێشتا ماوێتی یادیاکە ئێشتا ماوێتی ئۆکەی بەڵام کاڵەماتی بۆچی لە مەژدار وا بوو هەموو وەزەخانەکە دروست دەکرێت سەرەتایەکی هەیە دوات قۆناق بە قۆناق کەشە ئەکات ئەمە ئەو نییە بڵی وەزەخانە کرا هەموو شتێکی تیابێکە دار بە شتی وارە شتێکی دنیا نەبوو نیشە ناژبێت ئەو سەرەتا زۆر باشە بۆ نمونە مەسەرەن ئەوەی گرنگە جارێ مەزاری نەمرانەکەوێتە ئەوێ ئەمە گرنگانی ئەمە بەلای منەوە سۆڕێک ئەمە گرنگکە ئەمەیە کاتی خەڵەتن یادگەکە مەزاری بارزانی و لیزەر ئەبینێت زۆر بە سادەیی بەبی هیچ گومەزەوە بەبی هیچ گزارشتێکی تایبەتی دەگاتە و قەنەعەتێکە ئەم ڕێبازانی زۆر سادەیە زۆر خەمی مرۆڤەتی و کەس گەورە ناکات ئەوەی گەورەی تەنیا خوددایە ئەمە زۆر گرنگە بەڕاستی مرۆڤ بە سادی لە دەگەدە بە سادەیش دەڕوات بە سادەیش دەنێژدێت وەیتر مرۆڤپەرست لێرە نامێنێت ئەمە گرنگە ئاگادار بە ئەمە یەک ئەمە دوویکی بابەتەکەی خەڵکە ئەوتەنە چۆچوو یادگاکەوە دوو لە لای تێ جارە ئەوی پێدەڵن سەربازی بوون ئەوی پێدەڵن پەیکەری شەهید چ ناوێکی ناوی دەبێن ئەمەش لەوێ حوزوری هەیە بۆ نمونە کەمە ڕەمزێکە بۆ قوربانیەکان ڕەمزێکە بە ئوستەر بە ئەو پێشمەرگانی کە لە ڕابردوودا بۆ نمونە بێسەر و شوێ مونیا بوونێتە قوربانی بە شوێنە شێوەکان ئەمەش لەوێ ئەبینیت تۆ سەرباری ئەوە ئەمتا ئەمجا مۆزەخانەکان دەبینیت کێکی لە مۆزەخانەوەیە کە پۆشاک پێداویستی کەرەسە چەک و تەقەمەنی ئەو سەردەمەی کە شۆڕشەکانی بارزان و ئەیلوری تیا کراوە بەرز بارزانی ڕەحمەتیەوە بووە نامستەفا ئەمە لێ دەبینیت چی لە بەرا بووە شتێنەکەی جامەدانەکەی پێڵاوەکانی گۆتا گۆرەویەکەی کامێرەکەی دارچگێرەکەی بەڕنەوەکەی تاقەتە فیشەکانی فیشەکدانەکانی هەمووی لەوێ دەبینیت ئەزانی ئەمە بۆ سێ چوار خاڵ گرنگە یکانەوەیە کە ئەمانە نەفەوتاون کاتە کوربیلەتێکە لە ڕابردوودا شتی خۆی فەوتان جارن بڕێداوە نای فەوتێنێت ئەمە یەک دوو پیشانی هەموو خەڵک دەدرێت بە خەڵکی ناوخۆی بە خەڵکی دەرەکی کە بارزانی ئەمە بووە ئەو هێنانە لە زێهنا دروست بێنێتەوە ئەمە بووە ئەوە نەبووە مەسەلە بۆ نمونە نا ئەوە بووە کە هەموو شتێکی بێنەوە بکەی چی نەبێت ئەمەی بوو بەم سادەیە بەم شتەوە کاری کردووە دو خۆناقی چییە هەمە نامستەفا و هەم دزبازانی و کوڕی گەورەی ئەو کە بەرداوام لەقڵیدا بەتەقەت وفات دەکات و لە خۆناقەکە باتە لە شۆڕشی دوای ئەیلول گوڵانە دەژی بە خەباتدا بۆ من ئەم خاڵێکی دیگرنگە ئەمە گرنگە ئەمەوە سبەر هەندی وێزگەی ژیانی بارزانی تیاوی کە لە دوای کۆمەڵی کوردستان دەپەڕێت سۆڤێت و بەڕپەری ئاراز دەپەڕێتەوە بۆ هەمووش وێزگەیەکی تری خەباتە لەگەڵ کۆمەڵی وێنەی ترکە تعبیر لە مێژووی بارزانیەکان و شۆڕشی کوردەکات لە خۆناغ جۆرجەکانی خەبات و لە 150 ساڵی ڕابردوودا هەموو ئەمان تۆ لە یادگەکە دەبینیت بەڵام ئەمە هەموو شتی نیە ئاگادار بە هێشتا نامەکانی بارزانی ماوە ئەو کتێبانەمان ڕستە بارزانی نووسراوە لە ناوخۆ لە دەرەوە ئەو تێز دکتۆرا ماستەرانی کە تێز دکتۆرا نای ماستەر لەسەر بارزانی نووسراوە ئەو تێژوان لە بارزانی و لە بارزانیەکان و شۆڕشی کورد کراون لەسەر بارزان و ناوچەی بارزان کراوە بۆ نمونە ئەمە جارێ ماوە پێش بارزانی دکتۆر ئەمێ خۆناغەکە بە مێژووی باسێک لە تەریقەتی نەقشبەندی هەروە ئەو جێرە کتێب بوو لە بەڵگەنامە ئەو وێنانە وێنەی کورد لە 100 ساڵی ڕابردوو لە پێشتریشە ئەمێن تا ئێستا وێنانەش هەر ماوە ناقەدار بە ئەمێن تا ئێستا بەشی نەخراوەتە ئەوە بۆیە ئەم ئەکرێت داهاتوودا ئەم مۆزەخانەیە مۆزەخانەیەکی ئەرشیڤی گەورەی وێنەی بێت ئەرشیڤی گەورەی بەڵگەنامەیی بێت نامە و نامەکان ئەرشیڤی نەخشەیی بێت ئەرشیڤی گەورەی کتێبخانەی دیجیتاڵی و کتێبخانەی کاغەزش بێت لە پاڵیش ئەرشیڤی گەورەی بەرەمی تر بێت مەسەڵەن تەنیا پۆشاکی بارزانی و هاوڵانی نا پێشمەکانی تر پێشمەکی ئاسایی فەرماندەیەکی شۆڕش بۆ نمونە فەرماندەیەکی هەواڵگەری هەموو ئەمانە لە نمونە ئەرشیفەکانی قازی کە ئەمە ئەو چوار پێبجە ئەمە خاڵی گرنگی ترە بابەتەکە ئەمە ئەو بەدەر لەم جاشتی تشمان ماوە ئەرشیفی ژنگەی چکە بارزان ئاگادار بە دواسە ڕێباز بارزانێکی نێمە کامی دروست کردووە ڕێبازی بارزانی ڕێبازێکی جیابووی تاریخ ڕێبازی نەقشبەندیە
نەقشبەندی ڕێبازەکە دوای ڕێبازی قادری دەرەکەوێت و ئەوێت ئاینی ئیسلام لە چوارچەوەیەکدا بۆ مەفاهیم بۆ مانای نەتەوەیی بوون بۆ مانای ناوچەیەک بەکاربێنێ کۆستەر بەخۆی بکات مۆڵەخەنەش نەقشبەندی ویستی ڕێباز نەقشبەندی بکوردێنێت و دوجار کورتکۆ بکاتەوە و دوجار لەنێو ئاینی ئیسلامدا ئەم ڕێباز دروست کات تا کوردی پێ بگەێنێ بە سەربەخۆیی سەربەخۆیەکی سیاسی بە ئاین ئەمە لە نەوی دیا ڕێباز بازان کەوتە لقێکی ڕێباز نەقشبەندی و خودی شێخانی بارزان شیخ عەبدوڵڵاه بارزانی کە خەلیفەیەکی شێخ شمەڵان خان نەقشبەندی بووە ئەم ڕێبازە شیخ عەبدوڵسەلام یەکەمدا ئەچەسپێت و تازەگەری بۆ ئەکات و خوێنەوەیەکی تازەی بۆ ئەکات تا ڕێباز بارزانی کە تۆ گەبین لەو تاریخۆتۆریکی بدەینەوە زۆر شتەگەنێک کە بارزانی لە یادگەکەیە لە دوو ڕۆژەکەدا هەندێک لایانی خستە ڕوو وردەکانی زۆری تایە لایەنێکی دیکە باز لە فدراسیۆنی خێڵەکان ئەو فدراسیۆنەکە بۆ ئەوەیە کە ئەم ڕێبازە بگەێنێ بە دەرەوە فدراسیۆنەکە بۆ ئەوەیە حەو عەشرەتی ناوچەکە کە لە فدراسیۆنەکە کۆبنەوە بەشی ڕابڕاتی بڵاندی بارزانە کۆبنەوە بۆ ئەوەیە کە ئەم ڕێبازی بارزانە بکاتە ڕێبازێکی ئاینی بەرەو سەربەخۆیی بوونی کوردستان خاڵگەرەکە ئەمەیانی خۆی ئاگادار بخۆی ڕێباز ئاینەکە بۆ چییە؟ ڕێباز ئاینەکە خۆی بۆ خەباتە یعنی تۆ کۆمەڵگەی کوردەواری لەژێر چتری یەک ڕێبازە کۆ ئەەکەیتەوە بۆ ڕێبازە ئاینی هەموو خەڵپابەندی ئەبن وەرسەر لە تەریقەتە عیرفانیەکەی زاهیدیەکەی ئەبیدی ئەوەیش ئێرانی کۆکردۆ شیعەگەراییە ئەوەی سعودی کۆکردەوە وهابیە ئەوەی مەسەلەن ئیتاڵی کۆکردەوە کاتۆلیکیە مەسەلەن هندستانی دروستکردی کردوێتەوە بۆ بن ئەبینی لە دنیادا هەندێک جار ئاین خەڵکی کۆ ئەکاتەوە دەوڵەتی بۆ دروست دەکات نەتوانێت کۆ کاتەوە دەوڵەت بۆ دروست دەکات دەوڵەت چییە دەوڵەت ئەو چوارچەوەیە کە خەڵکی لەش بەری ئەپارێزرێت کە دەوڵەت نەم پارێزراونی وەکو چی وە خانی خۆ دوایە خانی خۆت و کرێ خانووی کە بە کرێ کردوتە جیاوازەکەی چییە خانوەکەی خۆت خاوەنیت دینەکەش ئەوەیە خۆت خاوەنی دەوڵەت دەبوو کوێ چی وایت خاوەنی ئەرز و ئاوی خۆنی خاوەنی ماڵ و مڵکی خۆنی خاوەنی ژیانی خۆنی هەردەکەی بە شوێن هەر دینێکی ئاسمانی بێ یاخود ئاسمانی نەبێت تۆ یعنی ئەبێ بە ئەتمۆسفیری ینی جۆری بیرکردنەوەی ئەو شوێنە گرنگ نییە ئاسمانیە بەڵام بۆ ئێمە گەورەترەکە دینەکە ئاسمانیە دینی ئاینی ئیسلامە لە ئیسلامدا ئاینزای سوننەیە لە سوننەدا ڕێبازێکی تەسەووفی نەقشبەندیە نەقشبەندیشدا ڕێبازی بارزانی دەرەکەوێت ئەمە گرنگە ڕاز بازاری بتون کۆنە بەنەمای ئاینەکەمە شێخ دایڕژێ میشە ڕاست نەقشبەندیش خۆمان لە خالت هێنای کوردستانە و دایڕشتەوە جاری هەر بۆیە لە وتارەکەی جەنابی سەرۆکە باسی لەوە کرد کە عوسمانەکان ئەم تەرەقەتیان بە مەترسی داناوە بۆ سەبەبی ئەوەیە کە چکە عوسمانەکان مەسەل ئاینزای تریان هەیە کەوانە سەر ڕێبازی حەنەفی دەڕۆن دروست ئەمە ئەو ئەمە شافعی ئەمە شافعیە بەڵام لە شافعیشە تازەغەری کراوە تیایدا عوسمانی عوسمان جادی وهابیەکان جێگە لە سعودیە وهابیەکان لە عوسمانەکان دەرگیر بوون چکە بۆ عوسمانی نێژ وهابی سەرکەوێت وهابی چییە ڕێبازێکی تازە بوو محەممەد کوڕ عەبدولوهاب هێنای لەبەر ماڵی ئال سعوودە سعودیان پێی ئازاد کرد تا ئەم ڕابەتی سعودی ئەکەن و دەوڵەتێکە سعودیە زۆریش تەبیعیە ئەوەی کەڵە وهابی لەسەر هەڵەیە ئەی بۆ خەڵک بە سعودیە ئەچێ بە مەکە مەدینە خۆ مەکە مەدینە قیبلەکان سوڵانەکانی لێ و مەدینەکە نزدەکەی پێغەمبەری ئیسلام لە دوو خارج سەربێت خۆ لەش سەبەری دەسەڵاتی ئاینزای وهابیدایە ڕێبازی وهابیدایە بۆ نمونە باش چۆن ناینەبین بۆ نمونانی زۆر ئاتەبیعیشە زۆر ئاسایشە لە دنیادا زۆر حاڵات لە باسی دۆزەنەتەوەیەکە دکتۆر شتێکم بە خەیاڵات ئەویش بۆ نمونە تورک ئەتوانێت کەسایەتێکی هەرە گەورەشی عوسمانی بیارە لە ئێمە ینی پاوانکە یاخود جۆرە لە جۆرەکان بکاتە مڵکی خۆی کە هەزارها شوێن کەوتوێن لە خۆی وا دەڵێ ئێمە تەیمیە کوردە خەڵکی حەڕانە یەکێکە لە ڕابەرانی بیری سەلەفی لە ئێمە حەڵی کردووە ئێستا عەرەب سوودی لە دەبینێت عەرەبەی خۆیان دەزانن زۆرمان هەیە کاک زۆرمان هەیە ئەی زۆر ڕابەری ئاینیمان هەیە لە مێژوودا بیرمەند لە خۆراقی مێژوودا هەبووە لێمان سەوت کراوە جەختکردنەوە لەسەر باسی تەریقەتی نەقشبەندی کە لە بارزانە کە بارزان و تەریقەتی نەقشبەندی ینی هەنووکە کە ئێمە لە دۆخێکداین سەبەبی دروستبوونی ینی دەستکەوتەکان بۆ ئەوان ئەگەڕێتەوە هەر بۆیە گرنگیدان بە مێژوو باسکردنی تەریقەتی نەقشبەندی کە تا ڕادێ لە لای جیلی ئێستا ینی تا ڕادێ بە شتێکی هەر نەزانراوی ئەزانێ بۆ یەکردنەوەی ئەم یادگە و مۆنومنتانە یادگەی ئینسانەکان بەقەوەترەکە ینی بزانێت کە دیرۆکی خۆی چییە ئەزانی یادگار چۆن یادگارکە یادگا مۆزەخانە شوێنی
هیچ مێژووە بەڵام ئەی تۆ گرنگە یعنی پیشان دەدا ڕابردوو تۆ چییە لای کەم لە بارزان پێ دەڵێ کەیبینی پێ دەڵێ بارزانی ئەمە بووە باشە و کوڕی بارزانینەوەکانی بارزانی حاشەی بارزانی ئەمن خەڵاتی بارزانی ئەمە بووە پێ دەڵانی پێ دەڵێ بەوازەحی پێ دەڵێ پێوتن چییە تۆ بە شاک و پێویستەکانی بارزانی ئەبینیت پێویستەکانی کاگدیز دەبینیت بۆ نمونە باشە و هەندێک وێنە دەبینی کە مێژووی خەڵاتی بارزانەکانی تایە بۆ نمونە هەندێک چەق و پێویستی جەنگ دەبینێت کە فیشەکە ڕۆمانەیەکە دمانچەیەکە کە ئەم شتانێکەی جەنگە هی قۆناغی مێژووی خەباتە ئەمە لەوێ دەبینی بۆ نمونە ئەمە کە تۆ لەوێ دەیبینی ئاگادار بە ئەمە مێژوو بۆ دەگێڕێتەوە وەمە پیشاندا بە واقعی پیشاندات کە مەسەرەن مەلامسای بارزان چی پێ بووە ئیتر تۆ پیا هەڵنایت خۆی قسە ئاکات ئیتر بۆ دەرەکە کابرا ئەو کەسە چەنگەوە لەسەر بۆ نمونە خۆی دکتۆر لە ڕووی ئەو کتێبی جەنابتان بخوێنەوە ینی کە مێژوو ئێمە ئەگێڕینەوە لە نێو وشا کە ئێمە دەربڕین ینی کە تەلەفوزی وشەیەکەکەین وێنەی لەگەڵایە ئەگەر خودی وێنەکە ینی ببینیت واقعیتر قسەکە زۆرە مێژووکە خوێنیتەوە جیایە کەی خوێنیتەوە جیایە بەڵام مێژوو کە بە واقعی بینی شتێکی ترە هەتا فیلمێکی دیکۆمنتی جەنگی جیهانی دیوە فیلمێکی دیکۆمنتی شۆڕشە ئیلول فیلمێکی دیکۆمنتی سەرنجی کۆمەڵی کوردستان کە بە واقعی فیلمەکە دەبینیت گەتەکە دەبینیت شتێکی بۆ دروست دەکات زۆر جیاوازترە لەوەی کە تۆ مێژوو پێ دەڵێت ڕاست هەندێکە گرنگی ڕۆمانە چییە گرنگی ڕۆمان گرنگی کتێبی مێژوویە ڕۆمان ئەوەیە هەندێک جار دیمەنەکان بۆ دروست دەکات ئەخاتە ناو دیمەنەکانەوە هەر مێژووە بەسوڕدایەکە بۆ کات هەر مێژووە ناو ڕووداوەکەوە پێ دەڵێ شاقەکە چۆنە دووەڵەکە چۆنە چەمەکە چۆنە خانوەکە چۆنە پیاوەکە چۆنە پیاوە پیاوێک تێکسمڕاوی کەڵەکەتی باڵەبەرز بەڵام مێژوانەوە بۆ نەگەڕێتەوە جا لە یادگە لێ مۆزەخانەیە تۆ باوەقع ئەمە دەبینیت ئێستا گرنگەوەی بۆ ئێمە بۆ کورتانی بارزان گوندێک خاوەنی مۆزەخانەیەکە ئەمە گرنگە و یادگەیەک دروست کراوە کە ئەکرێ بۆ داهاتوو گەورەتر و چاکتر بێت دکتۆری زافەی جەنابتان چی بوو وەکو پرۆفسۆرێک بۆ ئەو یادگەیە کە میوانداری جەنابی سەرۆک کرابوویت من سوپاسەوە جەنابی سەرۆکە میواندارێکم سوپاسەوە ئاوەڕی لێوەدا بۆ هەندێکە سایەتی ئەکادمی لێ حوزوریانە بێت بۆم پرۆژێکی زۆر گرنگ بوو چکە ئەم لە کەسەری گەوری کورتەوە بانگەش کرای ئەمەیەک دوو ئەم بە واقعی بەشەکان یادگەکەمان بەسەر کردەوە بینیمان نای شەرمە و باسم کرد لە گوندێکی دووردەستی وەکو بارزان لە گوندێکە ناوێکی مێژووی گەورەیە و چۆتە سەرتاسەری دنیا بەڵاو بۆتەوە سەردان کتێب و تۆماری مێژووی تەنیوە لەم گوندەدا کە ئێستا توانین بڵێن بۆتە شارۆچکەیەک لەم گوندەدا ئەبینیت مۆزەخانەیەک دروست کراوە کە ئەو سەرەتایە کۆمەڵشی زۆر زۆر باشی تایە مەسەن لەوەی کەەوە من گرنگە پێم وتیت وتم جارێ خودی مەزاری نێران لەوێ ئەمە گرنگە ناوکەوتە ناو مەزارەکەەوە ئەمە یەک و پێش شوێنێک هەیە ناسنامەیەکەیە بۆ پێشمەرگە بۆ شەهیدی کورد تر ئەنجام نەس بە شەهیدی جودی مەجهول شوێنی کوێمان هەیە کە لایەتگەکە حەزوری هەیە ئەمە بۆ نمونە ئەمە سەباری ئەوە چەند بەشێک لە مۆزەخانە دروست کراوە کە داهاتوەمانە گەورە ئابن دکتۆر جەنابتان کە پسپۆڕێکن زۆر گرنگیان بە باسێک کە ئەویش مێژووی ئاینەکانە لەوێ ئەنی ئەتوانی بە واقعیەوە ببینیتەوە ئەو تۆلەرانس و پێکەوە ژیانە لە بارزانە هەبوو لە مەسیحیە لە کلدان لە ئەزانیەکانە ئێشتا تاونە بەڵام بەڵێ شتاونە ئەزانی چی بچ لە چی بینەوە سێک لە چی بینەوە ئەگەر ئێستا بینم گۆڕی بارزانی کاگدیس بە سادەی لەسەر ئەرزێ نێژراوە هیچ گومەزەوەی شتێکی بۆ نەکراوە کە پرسیارەکەی بۆ چی وایە ئەڵێ ڕێبازی بارزانی ئەبێ ئاوا بێت ئیتر لێ بۆ دەرەکەوە ڕێبازێک پێ دەڵێ ئەبێ ئەم خەرە و تەرەقەتەیە خواناسی خواپەرستی مرۆڤ دۆستی ئەبێ ئەمە بێ ئەمە خاڵەکانی تۆ مردووەکە ناپەرستیت مردووەکە لێ ناپاڕیتەوە مردووەکە هەر کەسێکە شێخێکە کەساتێکی ئاینیە کۆمەڵایەتی سیاسیەکە شەفاعەتی بۆ ناکەیت تەنیاچی ڕێزی لیانیت کە لە قۆناغی مێژووی خەباتی کردووە فاتیحایەکی بۆ خوێنی بۆ نمونە ئەمە دەرەکەوێت لێرە ڕێبازی بارزانی چی ئەمەوە بەڵام ئێشتا ڕێبازی بارزانی لە یادگەکەی حەزوری هەیە تەواوەتی ئیجتیماعیەتی بۆ پرسیارەکەم بۆ چێشتم یەکە دەست پێ کراوەتەوە
بەڵام هێشتا خۆناقی داهاتووتی ماوە باس کرد زۆر شتێ دیەکە هێشتا حزۆری نییە بێت. دکتۆر لام گرنگە کە سێبارەیان ئەوە ئەکەمەوە کە جەنابتان وەکو پسپۆڕێکن ئەمە سەیری مێژووی هەرمیلەتی ئەەکەین شان بە شانی سیاسیەکان ئینسانی ئاینی ڕۆڵیان بینی و پرۆفیسۆر فەیلسوف دەوری و بینی و ینی بۆ دەوڵەمەندکردنی دیرۆکی کورد یاخود بۆ بەرەو پێشچوونی دۆزی ڕەوای کورد چەندێک گرنگە جەنابتان و چەند کەسایەتێکی تر ینی کنە و گەڕان و ینی دەوڵەمەندتر ئەو مێژووە دەوڵەمەندتر بەرچاوی بخەنەوە سەریکە کەنو یادگەکە بە ئامادەبوونی لە دوو ڕۆژدا بە ئامادەبوونی دوو پۆل کەسایەتی جیا پۆلی کەسایەتی جیهانی و دیبلۆماتکار و عێراقی و هەرێمی ئەمە یەک لە کەسایەتی سیاسی کورد و دیارەکانی کورد بۆ پۆلی کەسایەتی ئەکادمی کە لەسەر ئەو ڕووداوانەی کە بێتەکە باسیەکە شتیان نووسیوە ئەمەشی تیابوو ئەمەیەک ڕۆژی دووەم لەگەڵ کەسایەتی ناوخۆی هەرێم کادری حیزبی وەرگەنجێجەکانی پادیگۆڕی کوردستان خەڵکی ئەکادیمی کەسایەتی تایبەتتر لە هەرێم کە خەڵکی تایبەتن و کە لەم بۆ ناحزان بێت ئەمە ئەچێتە ئەوێ سەریکە کاچێتە ئەوێ هەموو یان یادگایان بینی ئێستا هەمویان لەسەر یادگای بۆچوون دەڕبڕن بۆچوونی باش و بۆچوونی ئاسایی بۆچوونی خراپیش قوڵی تۆ سەریکە بۆچوونی باشەوەیە کە ئەرگا هەڵسەنگێنە بە باشی کەواتە ئەمە دڵخۆشکەرە کە تۆ ئەماگەیت ئەماگاتە چەندین ناوەندی جیهانی و دیبلۆماتکار و عێراقی و هەرێمی ناوچەی ئەمەیەک دوو بۆچوونە بینی کە مامنوا قسە ئەکات حەزەری لەسەرەندە شتەیە ئەمە باشە ئەمە خراپە ئەم باشتە ئەمەش زۆر گرنگە ئەڵێمە ئەمی باشە باشتر یەکەیت لەسەر من حافظم هەیە بزان کە هەڵگەڵی کوێ چاکەکەیت بۆ نمونە ئەوشی نەیارە مەسەڵەن داهاتووە ئەمە بە بەشێکی خراپی گەڕتەڵە جا گوندێک خۆی بۆ چێ بۆ نمونە جا بارزان شۆڕشی کردە بۆ نمونە جا نامستا شۆڕشی کردە بۆ نمونە جامە چێ ڕنگ و چۆقەیەک و یا کڵاشە یا پێڵای دانراوە لێمانە ئەمش کە قسەکە هەردیسانەوە تۆ حسابی بۆکەیت حسابی بۆکەیت چه حسابی بۆکەیت بۆی کە یەکەم ئەگەر ئەم قسانە ئەکا پێی دەڵێیت کە گەنیگەمە لە چیدایە یاخود بەو شێوەیەمە ئەتوانین لە چیدایە پێی دەڵێیت با قسەی خۆی کا پێی دەڵێت ئەخر ئەگەر ئەمە لە داینانەی ئەفەوتێت بە شوێن بیپارێزێت بگاتە دنیای دەرەوە نەک لانی کەم لەم یادگایە کە دانراوە ئێستا سەدان کەس ئەم شتانیان بینیوە ئیتر ڕستمیان گرتووە ڤیدیۆیان ڕستە گرتووە بەڵاوی دەکەنەوە کەواتە تا 11 مای 2023 زایانی ئەمە پارێزراوە ئیتر دوای ئێستاش میش فەوتێت چۆتە دەرەوە تەواوی تر خەلا فەوتێت ئەمە گرنگ ئاغادار بە ئەو قسەی ناریشە گرنگ ئاغادار بەها زەربی لە نەیت فێرە دەکات ڕاستەوە بەڕە قسە ئاکات بەڵام ڕقا ئینسان وەری ئاکاتەوە قسەیەکیە لە قسەیەک ڕقە هەنجا پیاڵدان زار زیام ئینسانەکەی نێزانیت بەڵام ئەو یادگایەکی نمونەی دەرەجێکی عیبسوار هەڵم کردووە کارێکی لەوە گەورەتر ناکات لەوەی کە ئەو مێژووە گەر شێوێنرابێ ڕاستی ئەکاتەوە هەندێک توانی مێژویان ساعتەوە سەن بۆ نمونە لەسەر بارزانی قسەی خراپ کراوە بۆ نمونە مەسەلە بۆ من دەڵێن کۆمای کوردستانی بەجێهێشت شۆش ئیلولی تەسمی شای ئێران کرد نەیاران بەڵێ قسە ئەکرێ قسە لەمە لا بکرێت با بیکەن مرۆڤ ئازادە تۆ چێقیت تۆ ئەو قسانە شێقیتەوە ئایا وایە ئێستا مۆزەخانەکە قسەی پێم وتی مۆزەخانە چی ماوە مەڵگەڕامی ماوە نامەکار ماون بۆ نمونە نامە ماوە نەخشەکان ماون هەندێک پۆشاک و پێویستیجانەکانی هاوڵانی بارزانی و پێشمەرگەی کورد ماوە بۆ نمونە سەدان کتێب و تێی زانستی و نامی ماستەر ماون کە خەتە ئەویاوە ئەو کاتە ئەمانە پێ دەڵێت ئەو قسانە تا چەند جێی خۆی نەگرتووە قسانە قسەی ڕاستین قسەی واقعینین کامە واقعیە ئەوەیە کە بارزانی یا گوندی بارزان ڕەمزێکن لە ڕەمزەکانی خۆزی کوردی خۆدیکردنەوەی ئەو یادگەیە ناکاتە ئەوەی بۆ خودی بارزانیەکان ئەگەر لادانێک هەبێ دیرۆکی خۆیان بیری خۆیان بنەوە حتا ئەمە بۆ بارزانیەکان بۆ خودی حیزبەکە کە پارتیە کە بارزانی ینی لە وتارەکەی باسی لەوە کرد کە ئەم ڕێبازە لادانی لەسرە یاخود کەم و چۆمان بڵێت باسەوەی کرد ئەگەدار بە بەڵام زۆر تەبیعی ئەگەدار بە تەبیعی چه سەریکە خۆ ڕێبازی بارزان کە نوێگەری دەوازی نەقشبەندیە لە ڤیدیۆدیۆخان لادانە ئەگەدار بە خۆڕێبازی نەقشبەندی کە ڕێبازێکی تازە لە ئاینزای سوننا لادان لە سوننا ئەگەدار بە بۆ
چونکە هەندێک تازغەری بۆ دێت بۆ چی ئەم سوالە گرنگە چی ئەمە دروست دەکات لادانە یان نوێگەری جاز مۆزوعەکەمەیە سەدەم مرۆڤەکانە گۆڕێن سەردەمەکانە گۆڕێن مرۆڤی ئێستا مرۆڤی 10 ساڵ پێشەستە نییە 20 ساڵ پێشەستە نییە 10 ساڵ پێشەستە نییە جیهانە گۆڕێ سەردەمە گۆڕێ ژینگە ئەگۆڕێ تۆ ئەدێت تۆ لەگەڵ سەردەمە تازەی کەیتەوە ئەزانی یعنی مانەوە نییە مەسەلەن کاتە شەوسان بازانی پێ 20 ساڵ 30 ساڵ پێشەستا ڕازی بازانین داناوە ئێستا خۆی بێ شتیوان نییە لەگەڵ سەردەمی گونجێنیت ئەزانی مەسە بۆ نمونە سەر لە ناوچەی بەرزانە ئاژەڵ ڕاوکردنی ئاژەڵ قەدەغەیە بە دیوانەکەی حرامە ڕوونە ژینگە ئاژەڵ مافی داربڕینەوە حرام بۆ نمونە قەدەغەیە ئەمە شتێکی زۆر جوانە زۆر جوانە بەڵام ئایا لەو بازان پەیڕەو کراوە نەخێر بۆ پسەرە مهمە داربڕاوەتەوە نجار بەڵام بۆ بڕاوەتەوە پسەرە مهمە کێ وڵادانی کردووە سەدەمێکی مێژوویە کورد وەزی زۆر خراپە بەدەمە تەرسی سەرما و سۆڵەیە ستەمرینەی بڕێتەوە نەوتەکەیان بردو کردویانە بە بۆم بۆ نمونە ئەمەیە گرنگە ئەمجا نەخێر بگری تازەتر دێ دەڵێ کاکە تۆ مەسپێویستە ئەمە بگۆڕیت بۆ نمونە مەسەلەن پێ 200 تا پێشەستا لە کۆمەڵ کوردواری بەدا پشیلە بەخێو ناکرا لە ماڵان هەو بەڵام بەخێو ناخرای باوەش ستم بۆ زۆر مەبڕۆ پشیلە هەیە کاکە ئێستا بڵیان دەکەسبووتە بەدیلی مناڵ ئەمە خۆشە سەرمە هێنێت دوجا ئەم ئاینەکەیە حەڵال یا حرامی ئەکات من چوومەتە وڵاتی میسر سێکە لە میسر زۆر باوە پشیلەیە ئەنزە شافعی پشیلە حرامە بەڵام ئەوەی گیراوەتەوە پشیلە بەزەی پیابێتەوە ئازایی نەی خواردنی بێتی بەڵام مانانی لەواشی بەخێویکەیت ئەمە ئیسلامدا نییە شافعیدا هەر ئەمە نییە بەڵام هەتا هەموو شافعین بەڵام کاتی سەردەمەکە ئەو قۆناغە مێژووی کەم کارە بکات ئەیکەن دەستا مەلاقانی ئەزار ئازادیان کردووە دکتۆر زۆر کاتم نەماوە چەندێک دکتۆر وەکو پرۆفیسۆری مێژووە خود مێژوونووس خودی بارزانی مەسعود بارزانی ئاوڕی لە مێژووی یاوەتەوە وعیە بە ئاگایە لەوەی کە کورد کەم و کوڕی هەبوو لە تۆمارنەکردنی مێژوو ئەویش لە نمونەی تۆمارکردنی یاداشتەکانی خۆی بەزانی بارزانی بە وەڵام لەنێو بنەماڵی بارزان وڵاتی بارزاندا بارزانی خەڵک سادانەی کە ئەو نەیتوانوێتی مێژووی خۆی تۆان کردووە مێژووی ژیانی خۆی مێژووی ماڵباتەکەی مێژووی پارتی بگای کوردستان مێژووی ملتەکەی تۆمان کرد ئەیتوانیوێتی ئەو کاتی بووە توانای بووە بارزانیە قەدار بە مێژوونووس نییە نووسەر نییە ئەدیب نییە پێشمە کەساتێکی سیاسیە هاتووە ئەو پێشبەنگەیەک کەساتێکی سیاسی وەخسەگەری کوردستان ڕۆژافرەکەمی کوردستان بووە ئەوەی توانای بووە دەفەدی بۆ ڕەخساوە مێژووی تۆمان کردووە و ئەمەش گرنگە خۆی تۆمار کردو مێژوی خۆی ماڵباتەکەی پارتەکەی مێژوی کورد ئاوڕی لەوە سەر ڕای سەرقاڵێکی زۆر ئاوڕی لەوەیەوە چۆن یادگیەک دروستکە ئەمە کرد بە کاغەس ئەمە تەواو تۆمان کراوە ئێستا هەیە وەدەی دەستخۆشی ئەمە کە ئەمەی کردووە دوجا ئەم مێژوو چەند ڕاستیان هەڵەیە ئەوە بۆ پسوڵی مێژووە جێبێنێت بەڵام ئەوەی توانێت تو لە سنیاوە تۆماری کردووە لە دیدگای ئەمەوە مێژوو ئەمەیە زۆر تەبیعیشە من مێژوو خۆمە نووسمەوە ئەوەی لە خاڵمانی نووسمەوە مەجبور لە خاڵێک چۆمانە کێوانەزار چۆنی بنووسێتەوە ئاگادار بە گرنگەوەیە خۆمان مێژووی خۆمان دکتۆر بۆ نمونە لە یەکێک لە قەولەکانە کورد بنەوەی جنۆکەدان ڕێ کورد نازانم لە ئەمە نەیاران تۆماریان کردو دوجار هەژاری موکریانی کە ئەڵێ دوجار هەرچێک چۆن نێو کتێبەکانەوە هێز نییە دەریبێنێت تۆمار ئەکرێت یعنی بێتە فاکت تۆمان کرا تۆمان کرا ئەمە کرا یادگەش دروست کرا یادگە چییە مۆزەخانەیە کە دروست کراوە ئێستا ئەم مۆزەخانە ئێستا ئیتر ئەو شتانەی پێویستن بە فعلی تۆ ئەیبینیت بە چاو ئەیبینیت لانێکم لانی ئەکتا ئەگەر مۆزەخانەکە هەر چواردیوارێک وایە زۆر گرنگ بوو خۆی پڕەبێتەوە ئاگادار بە ئەزانی گرنگەوەی کتێبخانەیەک دەبێت گرنگ نێتی چەند کتێبی تایە کتێب دوای خۆی کتێبخانەکەەوە زیە ئەکات دکتۆر ڕوانگەی دکتۆرم ئەوێ باسمان لە مێژوو لە پسپۆڕەکەی جەنابتان کرد کە مێژوون بەڵام لە دیوێکی سیاسیە چەندێک بارزانی مەسعود بارزانی سەرۆک توانی لە بارزانە پەیامە ئاشتی خوازەکەی خۆی بگەێنە کە
ئەو بەستەڵەکە سیاسی بینی بەتایبەتی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی توانەوە لەکوێ بە کام نەفەس و باسی لە کام تەریق بارزانانی لە زۆر شوێن پەیامی ڕاگەیاندووە لەژێ ژیانی خۆیدا چەندین وێزگا ئەمێژە ڕاگەیاندووە ئەماشتی ڕاگەیاندووە پەیامی ڕاگەیاندووە بەشێکیش لە نێران پیان وایە کار خۆی حیزبەکان پارتێکی هۆکاری کێشەکانە بۆ نمونە بەڵام ئەمە ڕاگەیاندووە ئەمە تەبیعیشە چونکە خۆلاکان جیاوازن ئەمە یەک سالمەکان جیاوازە بن لە هەموو لە مێژووی ژیانی ئینسان و خێزان و هۆز و تیرە و شار و ناوچەکان و گەلەکاندا ئاشتی و شەڕژی دروست دەبێت زۆر تەبیعیە حاڵەتە زۆر تەبیعیە زۆر ئاساییە ئەمە بەڵام گرنگە لەم بۆنەیەدا کە یەکەمکردنەوەی یادگەیەکە مۆزەخانەیەکە ئەرشیفی باس کرد خێزان و ماڵبات و لە ماڵی بارزان و مێژووی کورد و شەڕژەکانی کراوە ئەمە ئەو و پێیان دەڵێ ڕێبازی بارزانی ئەمەیە لەم بۆنەیەدا ئەمجارە هەنگاوی ئاشتی ئەنێت داوا لە حیزبەکان دەکات ڕێ بکەون وەکو ئەو پارتی وەکو سەرۆکی پارتی ئامادەیە بۆ هەموو ڕێکەوتنەکە دیشی ئێستا بەرەمەکەی دەکەوتەوە ئایا ئەم جەستەکەمە ئەمە ڕاگەاندووە جێ دەستخۆشیە لەبەردەم دوو کۆمەڵ خەڵکا باس بکە کۆمەڵە خەڵکی یەکەم خەڵکی جیهانی و دیموکراتکار و عێراقی و هەرێمی دوو خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە گرنگە ئەمە یەک دوو بەڵام پەیامە تا چەند دەرەجە ئەکێشەمە ئاساییە لەوانەیە ساڵێکان دوو سێمانگەڵان دو ساڵ بڵان 4 ساڵ وەختیە بۆ چکە ژیان ناوەستێت ئەمە یەک بەڵێ جیاوازی ڕای سیاسی ناوەستێت ئەزانی کێشەکان بۆ بەپیام کۆتایی نایە داغەدار بە بەڵام هەنگاوێکی چاکە هەنگاوێکە بەرەوچی بەرەو شتی باشتر جای تێگە مرۆڤەکان بیرتیش بن و زیرەک بن و بیان سوود ئەزمونی مێژووە بگرن ئەم بەدەم پەیامۆ چۆنگەڵی بەرداوامە بن سوودی لە دەبینن ئێشە ڕۆژە بێتەوە و دوای خوێن ڕژێت و لە دوایشە هەر بێدانیشن هەر گفتوگۆ بکەین هەنگاوێکی باش و جێ دەستخۆشی دنیا سپاس بۆ دکتۆر کەیوان ئازاد کە پسپۆڕی مێژووە باسێکی مێژوویمان وروژان زۆر بە خێراتی زۆر سپاس دکتۆر گیان خۆشەویستان ئازانەوەش هەمیشە تەندروست و کامەرە